بەردەوام حەزەکەین کە کارەکانی حکوومەت لە هەموو وەزارەتەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر بچن، زیاتر خزمەتی خەڵکی خۆمان بکەین و ڕوتین و بیرۆکراسیەت لە کارەکاندا نایڵین و ئەوەی پێمان بکرێ ئەو سەکتەرەی کە پەیوەندی بە وەزارەتی ئێوە هەیە زیاتر بەرەو پێشەوەی ببین و زیاتر بخەینە خزمەتی خەڵک بۆی باشتر سوودی لێوەربگرن. بەداخەوە زۆر جار ئەبینین کە ئەم تەکنۆلۆژیە بۆ هەندێک خەڵک و بە هەندێک عایلە بووەتە بەڵاو و بەداخەوە کوشتنیشی لێکەوتوتەوە چونکە خراپ بەکار هاتووە. سۆشیال میدیا زۆر کاریگەریەکی خراپی هەبووە، وەکو شیرێکی دووسەر وایە. ڕاستە زۆر ئاسانکاری دەکە لە زۆر ڕوویەوە، بەڵام لە زۆر ڕووشەوە ڕێگەی خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا وا دەکە کە زەرەر و زیانی یەکجار بە کۆمەڵگە بکەوێ، بە عایلە بکەوێ، بە خەڵک و کەسیش بکەوێ. اینجا لێرەدا من ئەمە پرسیارێکە مەوێ ئێوە کاری لەسەر بکەن، ئایا ئێمە چۆن دەتوانین ڕێگری لە خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا بکەین؟ خاڵی تر مەسەلەی فرۆشتنی سیمکارتە، ئەوەی پێ دەڵێن علوج و نازانم چی بەبێ هەویە و بەبێ بەڵگە و بەبێ دەڵێ ئەمەش پێم وابێ هەم کۆمپانیەکان خۆشیان پێیان خۆشە بێ ڕێگری لەوە بکرێ خراپ بەکارهێنانی ئینتەرنێت بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەی توندوتیژی. مەسەلەن داعش یەکێک لە کارە هەرە سەرەکیەکان کە دەیان کرد بۆ تەجنیدی خەڵک استفادەکردنەوە لە سۆشیال میدیا، چونکە ئەچووە هەموو ماڵک بەبێ ئەوەی خۆی بناسێنێ، بەبێ ئەوەی هیچ مەترسی لەسەر ژیانی خۆی هەبێ، دەیتوانی بە تەلەفۆنێ، بە ئینتەرنێتێ، بە مەسەجە بگاتە هەر گەنجێک لە هەر کوێ بێ و خۆشی لە یەمەنە، لە نازانم لبنانە، لە دیمەشقە، لە هەر کوێ بێ. ئێمە چۆن بتوانین ئەم جۆرە کۆدانەی کە دەتوانین تەشخیصی بکەین بۆ پێناسەکردنی توندوتیژی، بۆ پێناسەکردنی سیخوڕی، بۆ پێناسەکردنی ئیهانە، ئەم کۆدانەی کە هەیە کە فەورەن وەزارەت بتوانێت کۆنترۆلی ئەم جۆرە شتانە بکە خراپ بەکارهاتن. خاڵی تر پێشخستنی کۆمپانیای بچووک بە تایبەتی لەمە چکەمە عەقلی دەوێ، ئیمکانیاتێکی زۆر بەسیط بەڵام بە عەقلێکی زۆر خەڵکێکی باشیشمان هەیە. باوەڕ بکە من سەلام منەمە من کە لە چوومە داڤۆس لە سویسرا من دووسێ گەنجی کوردم بینی لەوێ ئەپلیکیشن شتیوان دروست کردووە، هەنی بۆنەتە مڵتی ملیۆنێر، 22 ساڵ 24 ساڵ گەنج. ئەمە لە کوردستانیش تۆ فرسەتت هەبێ دەتوانی ئەم جۆرە داهێنانە بکەیت و ئەمە پێویستی بە ئیمکانیاتی زۆر نیە، نە پێویستی بە زەویە، نە پێویستی بە ئاوە، نە پێویستی بە بەس پێویستی بە عەقلە. تو ئەبێ یارمەتی ئەو جۆرە کەسانە بدەیت و ئەمە ئەتوانێ ببێ بە سەرمایەیەکی زۆر گەورە بۆ کوردستان، بۆیە هەرچی پێتان بکرێت بۆ پشتیوانیکردن لە داهێنان و کۆمپانیا بچووکەکان من 100% پشتیوانتان ئەبم. هی کۆمپانیەکان پێشوەختە ئێمە لە ئەنجومەنی وەزیران بڕیارێکمان هەبووە کە 170 فەرمانبەران یان هێزی کار لە هەموو کۆمپانیەکان ئەبێ خۆماڵی بن. ئەویش ئەو 30% بۆ ئەوەی پسپۆریمان نەبێ خەڵکێکی تر بێ، بەڵام بەو مەرجەی کە کۆمپانیەکان دێن جگە لەوەی کە خەڵکی خۆماڵیدا دەمەزرێنن ئەبێ ڕاهێنانیشیان پێ بکەن بۆ ئەوەی پۆستە باڵەکانیش دواتر وردە خەڵکی خۆمان فێر بن و ئەوان بێن تێکۆڤەر بکەن یان ئیشەکان ئەوان بکەن. جامە هەر بڕیارمان هەیە، بۆیە تەنیا جێبەجێکردنەکەی دەکەوێت لەسەر شانی ئێوە ئەگینا هەر بڕیاری ئەنجومەنی وەزیران. مەسەلەی تەکسی من زۆرم پێخۆش بچکە نووسیشم بوو، بەڵام بینیم کە دەڵێن ئەبێ هەموو زانیاری خاوەنی تەکسیەکە و ژمارەی تەکسیەکە و شۆفێرەکە و هەمووی ئەبێ هەبێ و ئەو کەسەی سواری تەکسیەکە ئەبێ بیبینێ. بەڵام خاڵێک من هەستم نەکرد ئێوە ئاماژەتان پێدەبیاویش دانانی سعرە بە میتر بە ئەو شاشەی کۆمپیوتەر ئەبێ هەبێ، چکە معقول نییە تۆ بیت و مفاوزات لەگەڵ خاوەن تەکسیەکە بکەیت، دەرێ لە فڕۆکەخانە بۆ سنتەری شار بە چەند ئەم بیت ئەو بڵێ بە 10 دینارە و بڵێ بە 100 دینار پشتیوان نابێ، ئەبێ بە میتر بێ. هەر کیلومترێک حکوومەت سعری بۆ دابنێت. طبعاً سوودی
تاکسیەکەش ئەو بخۆی اتفاقی لەگەڵەکەن بە کۆمپانیایە شەخصیە هەرچۆنێ بێ بەڵام ئەبێ میترەکەی مەعلوم بێ کە منی هاوڵاتی سواری تاکسیەکە بم ئەزانم لێرەوە کە ئەچم ئەگەیمە ئەو شوێنە بە میترەکە بۆم دیاری بکە ئەبێ 5,000 دینار نرخی کرێی ئەوە تا تاکسیەکەتە ئەوی ئەمە ئەوێ بکەن ئەبێ لەسەر هەموو تاکسیەک فاکسکەن کە ئەو سیستمە و ئەو سیستمە شەبێ خۆتان ڕێکی بخەن چه ئامێرێکە چه پرۆگرامێکە چۆن ئەیبەستنەوە بە مرکزی حکوومەتەوە ئەبێ ئەو شتانە هەمووی ڕێک بخرێت دوو خاڵی گرنگ هەیە بۆ هێڵی ئاسنین یەکێکی هێڵی نێودەوڵەتیە کە دەکرێت لە ئەوروپاوە بۆ خەلیج ببەستەوە وی تریشی لە ڕۆژهەڵات و ڕۆژاوایە کە یەکتر بەستێتەوە لە هەردوو حاڵاتە ئێمە دەتوانین سوودێکی زۆری لێوەربگرین بەڵام سوودەکەی ئێمە ئەو وەختە تەواو دەبێت کە ئێمە بتوانین شەبەکەیەکی نێوخۆییش دروستکەین ینی هێڵێکی ئاسنینی نێوخۆی دروستکەین بۆ بەستنەوەی هەموو شار و شارەشکەکانی خۆمان بە تایبەتی ئەو شوێنانەی کە پێمان وایە شاری دەتوانین ئەوەی بازرگانی تێیدا زیاد بکەین بە تایبەتی پیشەسازی یعنی بۆ گواستنەوەی ئەم مەسەلەن ئێمە سلەیمانی و هەولێر و کەرکووک و هەڵەبجە و سۆران و زاخ و دهۆک و ئاکرێ و ئەم جۆرە شوێنانە بەیەکەوە ببەستینەوە و هەموو ئەو شەبەکەیە شەوێ بەو هێڵی نێودەوڵەتی و بەسرێتەوە خاڵێکی گرنگ هەیە لە دیزاینکردن پێویستە هەمان مواسەفات و هەمان ستاندارد بێ یانیەوە ناکرێت یەکێک بە ستانداردێک بە خێرایی جۆرێکی تر بێ لە شوێنێکی تر بە جۆرێکی تر بێ و ئەبێ ئەمە لەگەڵ عێراقیش ڕێک بخەین چکە ئەو هێڵان نێودەوڵەتیە ئەبێ بگومان حکوومەتی عێراق هاوڕا بێ و بە هەمان ستاندارد بێ